هەرچەند سەیری گوڵان دەکەم تەمی خەمێکی گرتووە بە هێندەی بەرانی پەڵام فرمێسکم بۆی هەڵشتووە فرمێسکم بۆی هەڵشتووە ستەمێکە بەم ناوەختە سیمای شاری داپۆشیوە چ خەمێکە بەر لە پاییز گوڵ و گەڵاوەریوە کوانێ بزە و خەندەی شارم ماڵی پاشان بۆش بێنازە شمشاڵەکەی خاڵەمینە بۆ بێسۆز و بێیازە وا کۆچە باریکەکەی جاب ئەحمەد موختاری خۆشخوارم تا بە شێرێ بمان باتەوە ماڵە پڕ نورەکەی خانم کوانێ پیاسەی ئێوارانی کوڕ و کاڵیکانی ئاشکان یا تریقەی شەدەلاری شەرە زور و لای هەوراما کوانێ نەشەی باخەکانی عەبابەینەی باڵا بەرزم کوانێ 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 کەیم شارە